زیاتر لە 300 ڕۆژە پارلەمانی کوردستان تەنها یەک دانیشتنی کردووە. پارلەمان ئەو دامەزراوەی بە ویستی پارتی وێکێتی پەک دەخرێت و کەیویستیان کارا دەکرێتەوە. ئەمڕۆ زیاتر لە 300 ڕۆژە هەڵبژاردنی خولی شەشەمی پارلەمانی کوردستان ئەنجام دراوە، کەچی هێشتا تەنها پارلەمانتاران سوێندیان خواردووە و تەنانەت یەک دانیشتنیش ئەنجام نەدراوە بۆ هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی پارلەمان. دامەزراوەی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان دەڵێت زیاتر لە 1000 ڕۆژە هەرێمی کوردستان بێپەرلەمانە. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ بڕیاری دادگای فیدرالی عێراق لە 30 ئایاری 2023 بڕیاری درێژکردنەوەی تەمەنی پارلەمانی کوردستانی بە نایاسایی ناوبرد و کۆتایی بە خولی پێنجەم هێنرا. ڕۆژی 20 تشرینی یەکەمی 2024 هەڵبژاردنی خولی شەشەمی پارلەمانی کوردستان بەڕێوە چوو کە تیدا پارتی دیموکراتی کوردستان بە بەدەستهێنانی 39 کورسی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەدەستهێنانی 23 کورسی پلەی یەکەم و دووەمیان بەدەستهێنا. ڕۆژی 30 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو دوای کەمتر لە مانگێک لە بەڕێوەچوونی هەڵبژاردنی پارلەمانی کوردستان، پارتی و یەکێتی یەکەم کۆبوونەوەیان لەبارەی پێگەێنانی کابینەی نوێی حکوومەت لە سلێمانی ئەنجامدا و جەختیان کردەوە کە کۆبوونەوەکە ئەرێنی بووە و قۆناغی پاش هەڵبژاردنیان تاوتوێ کردووە. هەرچەندە هەردوولا لە ماوەی زیاتر لە 6 مانگدا زنجیرەیەک کۆبوونەوەیان بۆ پێگەێنانی کابینەی نوێ ئەنجامدا، بەڵام نەگەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەو پرسە. پارلەمان بە پەکخراوی هێڵرایەوە و ئەو کابینەی کە بانگەشیان بۆ دەکرد لە زووترین کاتدا پێکی دەهێنن هەرپێکیان نەهێنا. لە کاتێکدا هەڵبژاردنی خولی شەشەمی پارلەمانی کوردستان نزیکەی 10 مانگە بەڕێوە چووە، پارتی وێکێتی لە ڕاگەیاندراوی کۆبوونەوەی ڕۆژی 14 ئابی 2025 ڕایان گەیاند پێویستە هەوڵی سڕوجددی بدرێت بۆ ئەوەی ئەیلولی داهاتوو خولی شەشەمی پارلەمانی کوردستان دەست بە کار و چالاکی ئاسایی و یاسایی خۆی بکات کە ئەو کات 11 مانگ بەسەر هەڵبژاردندا تێدەپەڕێت و تەنها 2 مانگی دەمێنێت بۆ هەڵبژاردنی پارلەمانی عێراق کە بڕیارە مانگی 11 بەڕێوە بچێت. ئەمەش ڕێک ئەو قسەیە دووپات دەکاتەوە کە پارتی وێکێتی نایانەوێت تا دوای هەڵبژاردنی پارلەمانی عێراق کە بڕیارە مانگی 11 بەڕێوە بچێت حکوومەت پێک بێنن. ڕەنگە پێش ماوەیەکیش لە هەڵبژاردن دانیشتنێکی پارلەمانی کوردستان ئەنجام بدەن. کۆبوونەوەکەی 14 ئاب لە کاتێکدا بوو کە نزیکەی 3 مانگ بوو پارتی وێکێتی گفتوگۆکانیان لەبارەی پێگەێنانی حکوومەت و کاراکردنەوەی پارلەمان ڕاگرت بوو. ئەمەش دەری دەخات کەی پێویستیان نەبێت پارلەمان پەک دەخەن و هەر کاتێکیش بیانەوێت کارای دەکەنەوە.